لە کاتێکدا هەرێمی کوردستان بە قەیرانێکی سەختی داراییدا تێپەڕ دەبێت و بەشێکی زۆری پرۆژە ستراتیژی و خزمەتگوزارەکان ڕاگیراون، کۆمپانیایەکی هۆڵندی باو بەشی کۆمپانیایەکی خۆماڵی پرۆژەی پلاندانانی هاتوچۆ و گواستنەوەی دەربەندیخان جێبەجێ دەکات، وەک ئەندازیاری کۆمپانیای جێبەجێکاری پرۆژەکە ئاماژەی بۆ دەکات. پرۆژەکە ڕۆڵی گرنگی دەبێت لە ڕێخستنی هاتوچۆ و پێشبینیەکان بۆ فراوانبوونی شار لە ئایندەدا. ئەمڕۆ ئێمە لێرەین بۆ دەستپێکردن بە پرۆژەی پلاندانانی هاتوچۆ گواستنەوەی شاری دەربەندیخان. گرنگی ئەم پرۆژە خۆی لەوا دەبینێتەوە کە هەر لە هەموو زۆرە شەقامەکانی وەکو گوزەرکردن بەناو شاری دەربەندیخان و شەقامەکانی دەروی دەربەندیخان و شەقامەکانی ناوی دەربەندیخان ئێمە توانین لەڕێی ئەم پلانە دەساڵیەوە پلانی داهاتووی 10 ساڵی شاری دەربەندیخان دابنین لەو ڕۆ کە باسمان کرد کە بریتێلەوەی کە پۆلێنکردنی شەقامەکان و پێدانی ناسنامە بە هەموو شەقامەکان لە هەمان کاتە دیاریکردنی هەموو یەکتر بەستەکان یەکتر بڕەکان و فولکەکان و دیاریکردنی ئەو شەقامانی کە پێویستە بۆ ئەو ئامێری گواستنەوەی کە بە سوتەمەنی کار ناکەن وەکو پاسکیل و دیاریکردنی خەتی خۆی لە هەمان کاتە لە بەرچاوگرتنی مافی پیادەڕە و وەکو خۆی و دیاریکردنی پبلیک ترانسپۆرتیشن خەتی گواستنەوەی گشتی کە ئەمە بەڕاستی ئەبێتە پلانێکی تۆکمەی 10 ساڵە بۆ شاری دەربەندیخان لە ڕووی گواستنەوە و هاتوچۆوە. پرۆژەی پلاندانانی هاتوچۆ و گواستنەوەی دەربەندیخان ماوەی زیاتر لە 5 ساڵە کاری بۆ دەکرێت و بە ڕەچاوکردنی فراوانبوونی شار و کەمکردنەوەی قەرەباڵغی بە هەمانگی فەرمانگە پەیوەندیدارەکان جێبەجێ دەکرێت. ئەم پرۆژەیەکی زۆر گرنگە، پرۆژێکی سەردەمیانەیە لە سەردەمەیە پێویستە پلانێکدانرێ بۆ هاتوچۆ و گواستنەوە لە ناو شارەکاندا بۆی چیتر ئەو جەنجاڵی و قەڵەباڵغیە و پیسی ژینگە زەرمەند هاوڵاتیان زەرمەندە من تایە. من لێرەوە ئەمەوێ دەستخۆشی لەو دوو کۆمپانیایە بکەم ڤیو پانێر و مۆبیلیتی کە پرۆژەکان گرێتە ئەستۆ لەسەر بودجێی خۆیان و بەڵام بیرۆکەی پرۆژەکە لەلایەن مامۆستا ئەمرانەوە بووکە من لێرە دەستخۆشی لێکم. ئەمڕۆ پەیمانگەی تەکنیکی دەربەندیخان بۆ جێگەیەک لە ڕاستیا بۆ کۆکردنەوەی هەموو دام و دەستگاکانی حکوومەتی هەرێم لەم ناوچەیەوە بەڕێزان شارەوانی و پلاندانانی سلێمانی و لەگەڵ کۆمپانیایەکی هۆڵندی کە خاوەنی خبرەی چەندین ساڵن لە بواری پرۆژەی هاتوچۆکردنی شارەکانە و هەروەها کۆمپانیایەکی ناوخۆی وڵاتی خۆشمان لە ڕاستیا کۆمەڵش تاوتوێ کرا و پرۆژێکی 10 ساڵیە بۆ جوانترکردنی ڕێڕەوی هاتوچۆ لە ناو شاری دەربەندیخانە کە وەکو دەستپێکیان وەکو یەکەم شار لە کوردستانە پێی هەڵەسن. تێمە ماوەی 5 ساڵ وەکو هاتوچۆی دەربەندیخان هاوکارین بۆ جێبەجێکردنی پرۆژەیەکی لەم شێوازە لەژێر ئیشتافی بەڕێز کاک ئەمران ئەندازیاری شارەزا و تایبەت بە ئەم پرۆژە ماوەی 5 ساڵە سەرقاڵی ئەوەین. خۆشبەختانە ئەم ساڵ وەزارەتی شارەوانی بڕیاری داوە کە پرۆژەکە بخاتە بواری جێبەجێکردنەوە. دەستپێکی ئەم پرۆژە ئێمە وەکو هاتوچۆی دەربەندیخان هاوکار بووین بە ئامار و پلانەکانمان و خستنەڕووی سەرجەم کێشەکان بۆ بەردەم کۆمپانیای جێبەجێکار. بیرۆکەی پرۆژەکە لەلایەن ئەندازیارێکی کوردی دانیشتووی دەربەندیخان و بەسوود وەرگرتن لە نەخشە و پلانە سەرکەوتۆکانی وڵاتی هۆڵندا لە ڕووی شارستانیەت و گەشە سەندنی ڕەوشی هاتوچۆ ڕێگەوبانەکان سەرچاوی گرتووە بە جێبەجێکردنی وەک شارەزایان ئاماژەی بۆ دەکەن. ڕۆڵی گرنگی دەبێت لە کەمکردنەوەی قەرەباڵغی و ڕێخستنی سیستمی هاتوچۆ بە شێوەیەکی شارستانی و سەردەمیانە. سەلام ڕۆو گەلی کوردستان دەربەندیخان.